مامۆستا سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. سڵاوی خۆی گەورە لە بەڕێست و لە هەموو بینەرانی کەناڵی ئاسمانی پێەیە. عادل عەبدولمەهدی بەهۆی فشاری خۆپیشاندەران یان دوایین وتاری مەرجەعی باڵای شیعەکان دەستی لە کار کێشایەوە. بسم الله الرحمن الرحیم. سڵاو ڕێزمان هەیە بۆ هەموو بینەران. لە ڕاستیدا دەست لە کار کێشانەوەی بەڕێز عادل عەبدولمەهدی دوای وتاری مەرجەعی باڵا هات کە پێشکەشی کرد و ناڕاستەوخۆ داوای کرد لە پەرلەمان کە متمانە لە سەرۆکی ئەنجومەنی وەزیران بستێنێتەوە. بە دوای وتارەکەش بەڕێز عادل عەبدولمەهدی نامەی دەست لە کارکێشانەوەی ڕەوانەی پەرلەمان کرد. ئەو نامەیشی کە ناردووە بە شێوازێکی ڕاستەوخۆ داوای لە پەرلەمان کردووە کە متمانەی لێوەربژیرێتەوە ئەگەرچی بە پێی نیزامی داخلی ئەنجومەنی وەزیران کە نیزامێکی تایبەت بەخۆی هەیە لە مادەی 18دا داوا دەکرێت کە سەرۆکی ئەنجومەنی وەزیران نامەکەی ڕادستی سەرۆکی کۆمار بکە، لەوێەوە سەرۆکی کۆمار داوا لە پەرلەمان بکە سەحبی سیقەی لێ بکرێ. بەو شێوەیە جۆرێک لە ئیشکالێتی یاسایی لە نامەکەی دابوونی هەیە، بەڵام لە ڕۆژی یەکشەممە کە بابەتی دەست لە کارکێشانەوەی دێتە ناو هۆڵی پەرلەمانەوە ئەو بابەتە یەکلایی دەکرێتەوە. زۆر باشە، کەواتە نامەی دەست لە کارکێشانەوەی عادل عەبدولمەهدی دەبێت ڕەوانەی پەرلەمان یان سەرۆکاتی کۆمار بکرێت. بەپێی نیزامی داخلی ئەنجومەنی وەزیران دەبێت لە مادەی 18دا بەوازحی باز دەکا کە داوا لە سەرۆکی کۆمار دەکا کە سەحبی سیقەی لێ وەربگرێتەوە و نامەکەی لە ڕێی سەرۆک کۆمارەوە ئاراستەی پەرلەمان بکرێ. مادەی هەشتاوێکیش لە دەستوری عێراق باز لەوە دەکا ئەگەر هات و سەرۆکی ئەنجومەنی وەزیران شوێنەکەی خاڵی بوو واتە چۆڵ بوو بە هەر هۆکارێک بێ لە هۆکارەکان، ئەو کاتە بەپێی مادەی 76 سەرۆک کۆمار هەڵدەستێ شوێنەکەی دەگرێتەوە بۆ ماوەی مانجێک ئەو پۆستە بەڕێوە دەبا. لە ماوەی 15 ڕۆژیشدا داوا لە پەرلەمان دەکا کوتلەی گەورەی ناو پەرلەمان بەپێی مادەی 76 کە مڕەشەحێکی نوێ پێشکەش بکە. لە ئێستادا کوتلەی گەورە لە ناو پەرلەمان تا ئێستا یەکلایی نەبووتەوە، چونکە کوتلەی گەورە بەپێی دەستوری عێراق دیسان ئیشکالێتیشی دیکەی دەستوری لەسرە. ئایا کوتلەی گەورە لە کاتی ئینتخاباتدا کە دەردەچێت کوتلەی گەورەیە یان ئەو تەحالف و هاوپەیمانی کە لە دوای تەشکیلکردنی کوتلەکان دروست دەبێت ئەو کوتلەی گەورەیە کە تا ئێستا محکەمەی اتحادی بڕیاری کۆتایی لەسەر ئەو بابەتە نەداوە. بۆیە جەماعەتی سائیڕون مقتەدا سەدریش نایشارێتەوە داوا دەکات سەرۆکێک هەڵببژێردرێ بەڵام بە ئیستیفتایەکی جەماوەری لە سەرتاسەری عێراق دەنگی پێ بدرێ. ئەوەش جۆرێکی نوێ لە هەڵبژاردن کە پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق. بۆیە من دەبینم کە جێگرەوەی عادل عەبدولمەهدی و دانانی کەسێک لە ماوەی 15 ڕۆژدا لە شوێنی کارێکی ئاسان نەبێ. زۆر باشە، ئەگەری بەهێز بۆ پێکەنانی حکومەتێکی نوێ یان چوونە بەرەو هەڵبژاردنێکی پێشوەختە دەکرێت لە ئێستادا. من پێم وایە لە ئێستادا ئەگەری هەڵبژاردنێکی پێشوەختە گەرێکی بەهێزە، چونکە داوایان لە ئێمە کردووەکو ئەندامانی لیژنەی یاسایی بەردەوام بین لە دەوامکردن لە بەغدا تاوەکو هەردوو پرۆژە یاسایی انتخاباتی عێراق لەگەڵ مفەوەزیە بە تەواوەتی ئامادە دەکەین و پێشکەشی دەستەی سەرۆکایەتی پەرلەمانی کەین. عەجەلەکردن هەر لە موتاری مەرجەعیشدا هاتووە کە دەبێت پەلە بکرێ بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسانە. پەلەکردن بۆ تێپەڕاندنی ئەو پرۆژە یاسانە معنای ئەوەی عێراق بەرەو هەڵبژاردنێکی پێشوەخت دەڕوە. بەڵام کۆمەڵێک ئیشکالێتمان هەیە لە ڕووی یاساییەوە. ئەو پرۆژە یاسا داوای کەمکردنەوەی ئەندامانی پەرلەمان دەکات و بێبەشکردنی کۆمەڵێک لە دەستە و هەیئە و ئەشخاص دەکات کە نابێ بەشداری انتخابات بکەن. ئەوەش پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق. لەلایەک داوای تعدیلی دەستوری عێراقیان کردووە، چونکە ئەو پرۆژە یاسایە تێناپەڕێتاوەکو ئەو بڕگە یاسایانەی دەستوری عێراق دەستکاری نەکرێ. بۆ نمونە ژمارەی پەرلەمانتارانی عێراق ئێستا 328 کەسە. ئەوان داوایان کردووە کەم بکرێتەوە بۆ 215 کەس تا 255 کەس. یعنی ئەگەر بێت و هەرێکێک لەو خیارانە بێ پێچەوانەیە لەگەڵ دەستوری عێراق. بۆیە پێشدان دەبێت دەستوری عێراق دەستکاری بکرێ
و جارێکی دیکە ئیستیفتا بکرێت کە لە ماوەی 4 مانگی دەوێت و لە پاشان ئەو بڕگانەی کە لە قانونی هەڵبژاردندا هەیە ئێمە بتوانین دەستکاریان بکەین. بۆیە یعنی لەو پەلەپەلە و لەو فشارانەی کە لەسەر پەرلەمان هەیە ناتواندرێ هەموو پرۆژەکان بەیەکەوە بە شێوازێکی تەندروست دەربچن. بۆ نمونە قانونی هەڵبژاردنەکان لە قانونی مفەوەزیە بە شێوازێک دانراوە، پێم وایە ئەوەی ئێستا 100 جار باشترە لەوەی کە ئێستا لەو پرۆژەیەدا هەیە، چونکن کۆمەڵی خەڵکی حیزبی دەستڕۆیشت و دەستنەوە شوێنانە. زۆر باشە مامەسا، لە ئێستادا کورد دەبێت چۆن خۆی ئامادە بکە بۆ ئەگەرەکانی دوای حکوومەتەکەی عادل عەبدولمەهدی، بەتایبەت لە پرسی موچەی فەرمانبەرانی هەرێم و ڕێکەوتنی هەرێم و بەغدا لەو نێوەندەدا چی بەسەر دێت؟ من پێم وایە بابەتی دوورکەوتنەوەی عادل عەبدولمەهدی مەترسی بۆ سەر هەرێمی کوردستان هەیە، چونکن ئەو کەسەی کە دێت پێم وانە وەکو ئەو بەڕێزە لە کورد تێبگا و لە داخوازیەکانی کورد تێبگا. دوور نییە کەسێک بێ کە بەو شێوەی ئێستا مامەڵە لەگەڵ کورد نەکا، سەرکردایەتی سیاسی کورد یاخود فراکسیۆنە کوردستانیەکان یان حیزب و حیزبەکانی کە ئەوڕۆ لە کوردستاندا فەرمانڕەوایی ئەو وڵاتە دەکەن دەبێت دەست پێشخەری بکەن بۆ ئەوەی خۆیان بۆ هەموو ئەگەرەکان یەکلایکەنەوە، کە لە ئێستادا هیچ هەنگاوێک نییە و هیچ بڕیارێک نییە و جۆرێک لە خەمساردی تەماشای دۆخەکە دەکەن. ئێمە پێمان وایە عادل عەبدولمەهدی پێشتریش ڕامانگەیاندووە لە بەرنامەی بەڕێستانەوە لێرە کە دەبێت بڕوە و کۆتایی بەو دەسەڵاتی هاتووە کە زیاتر لە 400 ئەوەندە کەسە کوژراوە لە عێراق، نزیکەی 17,000 بریندار هەیە، ینی ناکرێت سەرۆکێک ئەگەرچی دەستی نەبووە لەو گەندەڵیانی ڕابردوودا وە کەسێکە تا ئێستا مەلەفی فەسادی لەسەر نییە، بەڵام لەبەرەوەی کوتلەیەکی بەهێزی لە پژنیە ناتوانێت لە پۆستەکەیدا بمێنێتەوە سەرکەوتوو بێ. بۆیە کورد دەبێ خۆی بۆ هەموو ئەگەرەکان ئامادە بکە، هەم لە تعدیلی دەستوردا بە باشی خۆی بۆ حازرکە، هەم بتوانێت خوێندنەوەی بەڵێ. بەڕێز سەلیم شوشکەی ئەندامی ئەنجومەنی نوێنەرانی عێراق لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی، زۆر سپاس کە ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان.